داڕشتن لە سەر بابەتی خوێندکاران. قوتابیم لە پۆلیسێ ئازا و ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوام لە باغی ژین بێپەروام شەیدای گوڵی زانستم هەر خوێندنە مەبەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان. هەندێک جار ڕەنگە پرسیارێک لەلات دروست بی، ئەویش ئەوەیە ئایا چێنە یان کاملایەن قوتابخانە و خوێندنگە دروست دەکەن، یان لە خۆت بپرسی ئایا چێنە ئەو کەسانەی مامۆستا دادەمەزرێنن، چێنە ئەوانەی چلایەنێکە کە موچەی مامۆستا دەدەن. لۆ وەڵامی ئەو پرسیارانە پێویستە بزانی کە لە هەرێمی کوردستان وەزارەتێکی تایبەت هەیە بە خوێندکاران. ئەو وەزارەتەش ناوی چییە؟ وەزارەتی پەروەردە. هەموو وەزارەتێک وەزیرێکیش هەیە. وەزیری پەروەردە ناوی چییە؟ ئێستا بەڕێز ئالان حەما سەعید ساڵح. ئەگەر بتەوێ بزانی وەزیری پەروەردە چێیە، دەتوانی بگەڕێی لە گوگڵ و جێبگری لە پەیامەکان یان قسەکان یان چاوپێکەوتنەکان کە کەناڵەکان لەگەڵ وەزیری پەروەردە ئەنجامی دەدەن. ئەوجا ئێستا ڕەنگە بپرسی ئایا وەزارەتی پەروەردە چ دەکا؟ ئیشەکانی ئەرکەکانی چییە؟ ئەرکەکانی وەزارەتی پەروەردە چییە؟ بۆ وێنە دروستکردنی خوێندنگە قوتابخانە بۆ خوێندکاران، دامەزراندنی مامۆستا، دامەزراندنی فەرمانبەر لە خوێندنگەکان، دابینکردنی کتێبی خوێندن بۆ هەموو خوێندکاران. هەروەها بڕیاردەدا لەسەر ئەوەی کتێبەکان ناوەڕۆکەکەیان کوبی، کاتە بڕیاردان لەسەر ناوەڕۆکی کتێبی خوێندن. هەروەها بڕیاریش دەدرێ لە وەزارەتی پەروەردە کەی خوێندنگەکان بکرێنەوە، کەی دابخرێن، بۆ وێنە ئەگەر نەخۆشیەک بڵاو بووە یان مەترسیەک هەبوو یان کەش و هەوا باش نەبوو، ئەو کات بڕیار دەدرێ بکرێتە پشوو چەند ڕۆژێک و خوێندنگەکان دابخرێن. کەواتە ئەوانەیە بێگومان ئەرکی دیکەش هەیە، بەڵام گرنگترین ئەرکەکانی وەزارەتی پەروەردە، ئەو وەزارەتە کە تایبەتە بە خوێندکاران. ئێستا دەتەوێ بزانی لە هەرێمی کوردستان ئایا چەند کەس خوێندکارە؟ دەچی دەگەڕێی لە زانیاری. ئەمن گەڕام لە زانیاری لە ماڵپەڕی ڕوودا و ئەو زانیاریەم خوێندەوە. لێرە ئەمن ئامارەکانم وەرگرت، واتە ئایا چەند خوێندکار هەیە لە هەرێمی کوردستان. بێگومان کەناڵی ڕووداویش ئەو ئامارەی لە وەزارەتی پەروەردە وەرگرتیە کە لێرە نووسرایە چەند خوێندکار هەیە، چەند خوێندنگە هەیە، چەندیان حکومینە، چەندیان ناحکومینە. ئەگەر بتەوێ دەتوانی هەمووی بخینەوە دەربارەی ئەو بابەتە. ئەگەر نا ئەمن زۆر بە ئاسانی لێرەم نووسیە بە پێی ئاماری وەزارەتی پەروەردە ئاماژە بە ژمارەی خوێندکاران دەکرێت لە ماڵپەڕی ڕوودا و کە ژمارەی خوێندکاران ئێستا تێپەڕی کردیە لە 1,800,000، واتە زیاتر لە 1,800,000 خوێندکار هەیە لە هەرێمی کوردستان بە پێی ئاماری وەزارەتی پەروەردە کە لە ماڵپەڕی ڕوودا و نووسرایە.
ئەوجا ئێستا ڕەنگە بپرسی ئایا قۆناغەکانی خوێندن چەند قۆناغە؟ قۆناغی یەکەم پێی دەرێن خوێندنی بنەڕەتی یان پۆلی بنەڕەتی. لە پۆلی یەکەمەوە دەست پێ دەکا هەتا پۆلی 9 هەمووی بنەڕەتیە. پاش بنەڕەتی دەبیتە خوێندنی ئامادەی. ئەوجا ئامادەیش ڕەنگە چەند جۆرەک بی، پیشەیی هەبی، زانستی هەبی، وێژەیی هەبی، ئەوە دەکاتە زۆر جۆر. لە پۆلی 10 دەست پێ دەکا و لە کۆتایی پۆلی 12 تەواو دەبی. پاش پۆلی 12 خوێندنی باڵا هەیە لە زانکۆ یان ئەو کەسانەی دەیانەوێ پاش زانکۆش توێژینەوەی زانستی بکەن، ئەو کات وەزارەتەکە دەگۆڕدرێ، وەزارەتی پەروەردە نامینێ، دەکەونە لای وەزارەتی خوێندنی باڵا. ئەوجا پاشان لە داڕشتنەکەت دەتوانی ئەوەی ڕاستیبی باسی خۆت بکەیت، چونکە ئەتوو خوێندکاری دەنووسی داڕشتنەکەم بە ناو نیشانی من خوێندکارم. ئەوجا بەپێی ئەوەی لە کام پۆل دەخینی باسی خۆت دەکەی. من خوێندکارم بۆ وێنە لە پۆلی 6 دەخوێنم یان لە پۆلی 5 یان لە پۆلی 7. خوێندنگەکەم ناوی بزانە خوێندنگەکە و قوتابخانەکەت ناوی چییە، ناوەکەی دەنووسی، بنەڕەتیە، ئامادەییە، بزانە چییە. بزانە ڕۆژێ یان هەفتەی چەند ڕۆژ دەچیە قوتابخانە. هەفتەی 5 ڕۆژە، هەفتەی 6 ڕۆژە دەچیە خوێندنگەکەت و بزانە خوێندنگەکەت چەند دوورە لە ماڵەکەت. ئەمە لێرە نووسیتم نزیکەی 20 خولەک لە ماڵەکەمان دوورە. ئەتوو دەتوانی بنووسی 5 کیلۆمەتر، 10 کیلۆمەتر، 3 کیلۆمەتر یان 30 خولەک یان 1 کاژێر، بزانە چ دەنووسی. ئەوجا بنووسە کوو دەچیە خوێندنگە. ئایا بە پێ دەچی، ئایا بە تەنێ دەچی، لەگەڵ هاوڕێیەکەت دەچی، لەگەڵ دایکت دەچی، لەگەڵ خزمەکانت دەچی، بە تاکسی دەچی، بە ئۆتۆمبیل، بە باس، بزانە بە چ دەچی، بە بایسکل دەچی. پاشان بنووسە ئایا ئەتوو حەزت لە کام بابەتە لە خوێندنگە. حەزت لە زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردیە، یان حەزت لە بیرکاری و زانست و فیزیایە، یان حەزت لە وەرزش و وێنە کێشانە، یان حەزت لە بابەتی کۆمەڵایەتیە، حەزت لە پەروەردەی ئاینیە، یان لە جوگرافیا و لە مێژوو، بزانە کام بابەتت پێ خۆشە و لەبەر چ. پاشان دەنووسی ئێستا لەو وەرزەی ئەتوو دەچیە خوێندنگە یان داخرایە لەبەر بارینی بەفر و سەرما و ڕێگە گیرایە و ئەو شتانە باس دەکەی. کە ناچیە خوێندنگە ئێستا ئایا چ دەکەی لە ماڵەوە؟ ئایا ئەرکەکانت ئەنجام دەدای یان کتێبی دی دەخینیەوە یان هیچ ناخینیەوە بەڵکو تەمەشای تەلەڤیزیۆن و مۆبایل دەکەی؟ ئایا کتێب دەخینیەوە؟ ئایا وەرزش دەکەی؟ بزانە چ دەکەی. کە لە ماڵەوە بووی پرسیارەکەت هەبوو لە چێ دەپرسی؟ ئایا تەلەفۆن لە مامۆستایەکەت دەکەی؟ ئایا لە هاوڕێیەکەت دەپرسی؟ لە دایک و باوکت دەپرسی؟ لە براو خوشکەکانت دەپرسی؟ یان هیچ ناکەی، بە خۆت دەگەڕێی بە دوای زانیاری. حەزت لە کام بابەتە؟ کام بابەتت پێ خۆشە و لەبەر چ پێت خۆشە؟ و کام بابەت پێت ناخۆشە و هەز دەکەی قورسە و تێناگەی. ئەوجا دوایێ ئایا ئەتوو لە داهاتوو دەتەوێ ببی بە چ؟ بۆ وێنە ئەم لێرە نووسیتم لە داهاتوو حەز دەکەم ببمە دەروون ناس. یەکەش کە ڕەنگە بنووسی حەز دەکەم ببمە پزیشک یان دەمەوێ ببمە ئەندازیار، ئەندازیاری کارەبا یان ئەندازیاری تەکنیکی یان ئەندازیاری تەلارسازی یان دەمەوێ ببمە پارێزەر یان دەمەوێ
لە چێشتخانەکان ئیش بکەم یان لەسەر تاشخانەکان ئیش بکەم، پیشەیەکم هەبی بزانە چت دەوێ دەتوانی بنووسی. لێرە ئەمن نووسیتم ئەو کەسانەی کە لە ماڵەوە دایک و باوکیان ناتوانن یارمەتیان بدەن کاتێککە ئەرکی ماڵەوەیان هەیە، بەڵام ئەو کەسانش دایک و باوکیان هەر یارمەتیان دەدا، چونکە دایک و باوکیان دەتوانی ژینگەیەکی ئارامیان لۆ دابین بکە، شیویان لۆ لێنێ، جلکەکانیان بشوە، ژوورەکەیان چاکە، کەلوپەلی خوێندنگەیان لۆ بکڕی، بیانگەینتە خوێندنگە. کەواتە هەموو کەس ئەو کەسانەی کە خێزانەکیان هەبی یارمەتیان دەدا لۆ ئەوەی خوێندکارەکە بتوانی بەڕێک و پێچی خوێندنەکەی تەواو بکە. ئەو جلێرە بیر بکەوە ئایا لە داهاتوو دەتەوێت چ بکەی، ببی بە چ؟ ببی بە پۆلیس، ببی بە وێنە چێش، ببی بە مامۆستا یان گۆرانی بێژ یان هەر شتێکی دی کە بە خۆت پێت خۆش بوو. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ بابەتەکی نوێ لەسەر داڕشتن هەر خۆش بی.